ماوەی چەند ڕۆژێکە لە باشوور و ڕۆژئاوای کەرکووک جموجۆڵی چەکدارانی داعش زیادی کردووە. بە پێی زانیاریەکان شەوانە لەو سنوورانە زیاتر بە دەردەکەون و هێزانێ عێراقیەکانیش توانایان نییە وەکو پێویست سنوورەکە بپارێزن. سەرۆکی لیژنەی ئەمنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێی وایە کەم ئەزموونی هێزەکانی عێراق لە سنوورەکە وای کردووە نەتوانن دۆخی ئاسایشی ئەو ناوچانە سەقامگیر بکەن. بەڕاستی داعش بەڵێ هەیە لە وجودە هەیە و گروپشی دروست کراوە لەگەڵەوە چەکدار بۆ ئەوەی گوندەکان کورد بچنە سەریان و بیان ترسێنن و ڕاودونانیان بکەن لە دەور و پشتی ئەوە تا تاوغا ئەوە تا سەرگەڕانە ئەوانە بدا هەماکەن و دێن چەکداریشن دروست کراون و ڕەنگە ئیمکانیەت و هاوکاریشیان بکرێ بڕوا مەکە نەخێ من بۆ لەبەرەوەی کە مەزمون ئەو تۆ تەجربەیەکیان نیە داعشش 15 جار هێرشی کرد بۆ کەرکووک هێزی پێشمەرگە ڕێگای نەدا لەبەرەوەی ئێمە زانیاری زۆر بەقووت ئەو کات و ساتە قەنەعاتەکەی من لە سەرۆکی لیژنەی ئەمنی بوومە لە 15 لە 20 تا 50 موسسات زانیاریمان لێوەرگردووە لە ناو خۆیانەوە لە حەویجا لە دەوروبەر پێشەوەی ڕووبدە. ناوبەناو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەنگۆی هاتن و سەرهەڵدانی داعش لە کەرکووک بڵاو دەکرێتەوە. ئەمەش ترس و دڵە ڕاوکێی لای هاوڵاتیان دروست کردووە. بەرپرسی بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک وێڕای ئەوەی جموجۆڵەکانی داعش لە خوارووی کەرکووک ئاشکرا دەکات بەڵام دڵنیایی دەدات بە هاوڵاتیانی کەرکووک ڕەوشی ئاسایشی شارەکە سەقامگیرە و بڕوا بەو دەنگۆیانە نەکەن. بەداخەوە بۆ هەندێک کەناڵ و خەڵکانێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە باسی تێکچوونی بە تەواوەتی دۆخی ئەمنی ناو شاری کەرکووک و دەرەوەی شاری کەرکووکەکەن. بەڵێ لە دەرەوەی شاری کەرکووکە جموجۆڵی چەندیەکەیەکی بچووکی داعش لەناو دەوروبەری حەویجە و دوبس و ئەوانە هەیە بەڵام ئەمە ئەوە ناگەینێ کە دۆخی ئەمنی شیرازی تێکچووە و ئەمە ئەوە ناگەینێ خەڵک شپرز بێ و داوای لە هاوڵاتیانەکەی پەیوەندیمان پێوە بکەن بە شەو بە ڕۆژ وەڵامتانە دێنەوە دۆخەکە شەد حەکەین بۆ هاوڵاتیان کە چۆن نییە دڵە ڕاوچی پێویست ناکە ینی ئەوانە هاتوون بەڵام بەرامبەر بەوانە ئەجراعاتی تون کراوە لەگەڵان ینی بۆ نمونە ئەوەی پێرە شەو کە باس کرا گوایە داعشاتوتە ناو شاری کەرکووک ئەوانە داعش نەبوونە 3 کەسی داواکراو بوونە بەنیازی ئەو بوون هاوڵاتیشان ڕفاندووە ئاڵۆگۆڕی پێ بکەن بە بڕێ پارەوەمانە شوێنەکەیان دەستنیشان کراوە دوای تەقەکردنەوەوانە گیراوە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو پێش 16 ئۆکتۆبەر هێزەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک توانیان پێش بە هێرشەکانی داعش بگرن و هێزەکانی پۆلیس و ئاسایش جموجۆڵی شانە نووسەکانی داعشیان لە ناو شاردا ڕاگرتە بوو. بەڵام ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەر و نەمانی پێشمەرگە لە باشووری کەرکووک پێشبینی دەکرێت داعش چالاکی و جموجۆڵەکانی دژ بە هێزە عێراقیەکان زیاتر بکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.